باشە مامۆستا چیت هەیە بۆ نووسەر و نووسینەکانی ئەو سەردەمایی ئێستا؟ ئێستا بەڵێ یعنی با بڵێن نەوەی ئێستا نووسەرەکانی ئێستا چیت هەیە بۆیان؟ قورئان ئەوە لە نامەکان مەزەنان نامەکانی ڕێبکە هەیە ئەوەی با بڵێن کۆمەڵێک شت دەداتە نووسەران و نووسەرانی دوای خۆی چەند شاعیرێکی تریش هەنە من ئیمانم بەوەی نییە بەڵێنی من بڕوایەکی تەواوم هەیە ئەو جیلەی ما ئێستا ئەو نەوەی دوای من کۆمەڵێک دەنجی زۆر جوان هەیە لەنا حەز ناکەم ناویان بینم یەک بە یەک گەنجەکان بەڵام گرنگتریشت ئەوەیە ئەمن ئەزمموی خۆم یعنی گرنگتریشت خوێندنەوەیە تۆ ئەگەر ئەو توانایەت تێدابی زۆرترین کاتت بدەیت خوێندنەوە چکو تێکست لە ڕێگای خوێندنەوە دروست دەبی ئەوە وەکو بیرکردنەوە و وەکو بابرن وەک حاتل بەرکەوتن لەگە هەزرەکان لەگە ئایدیاکان زائدەن حالەتی هەستەکی حسی مەسەن جوانەیەک دادار لێ دەدا ئەو دوو حالەتە تێکەڵ دەبن مەسەن شعر دروست دەکەن زائدەن بایغدان بە زمان دەوڵەمەندکردنی زمان بۆ نمونە ئێستا ئەوەی گفتارێکی ژیل دۆرۆزەیە دەبێت زۆر گرنگە تۆ بە زمانێک بنووسی لەناو زمانێکی تر دروستکەی زمانێکی دروستکەی شاعیر هەر یەک ئەو شاعر ئێستا نالی بۆ نمونە لەناو هەموو زمانی کوردی دەتوانین بڵێن نەگزارە ئاخاتێن زمانێکی تری دروست کردووە ئەو زمانە پەیوەندی بە حالەت داهێنانەکانی نالیەوە هەیە نووسەرەکانی ئێستا دەتوانن ئەو داهێنانانە بکەن تێیاندا هەیە ئێستا زۆر لەبارە یان بۆ لەبارە ئێستا تۆ تەماشای زمانی کوردی بکەیت گەیشتە حالتێکی تۆپشی ئەوەی خۆی زمان قەت ناگاتە تۆپ زمان کۆمەڵی حالەتی غەریبی تێدایە بۆ نمونە زمان مالی وجودە مالی بوونە وەک ئەوە باسی دەکە هایریان زمان ئایرۆنیە یعنی ئەوەی دەڵێ شتێک دەشاریتەوە لای دەلۆ تەنزیش ئەوە دەکا زمان فارماکۆنە وەکو جاک دەریدا باسی دەکا زمان هەم ژەهرە هەم دەرمانە زمان فاشیە ئێستا منی توی فەرز کردێ بە کوردی قسە بکەم پێکەوە فاشێتی خۆی دەسەرمان سەپاندووە ئەوە ڕۆڵامبات باسی دەکا زمان اینجا لە پەنا ئەو زمانش ئێستا ناو کوردی دروست بووە گەنجی کو زۆر بەختەوەرە بۆ نمونە دەتوانیت باشترین کتێبی فەلسەفی کە کراوەتە کوردی مەسەن دکتۆر محەممەد کەمال یەک لەوان لەو تاقە غەریبانەیە کە کوردی زۆرترین کتێبی دەرون شکاری یەک لەوانە مەسەن سوڵتان کردیتی ئەوەی ناوەرێت ئەڵمار کردیتی کۆمەڵە کتێبی معریفی زۆر بە قووەتکە وەرجێڕە باشەکان هاوار محەممەدە بۆ نمونە شوان ئەحمەدە ئیدیا ئازاد ئەسوەدە دکتۆر کۆمەڵێک شتێ لە هەولێری زۆرن ئەوانە ئیشیان لەسەر کردیان یعنی مەبەستت ئەوەی سەرچاوەیەکی زۆر گیریژیان لە بەردەستە مەزانە ژیل دۆلۆزیان لە بەردەستە ژیل دۆلۆز لە تو سێچا کتێبی ژیل دۆلۆز هەیە کراوەتە کوردی کۆمەڵێک شتەکانی فرۆید لاکان کرایتە کوردی جملەی ئەفلاتۆن کرایتە کوردی بوون و ئەوەی با بڵێن کات و بوون هایدگەر ئەمە هەموو کرایە کوردی لە بەردەستن سەرچاوەکان ئێستا زۆرترن سەرچاوی زۆر لەبار بە زمانێکی زۆر باڵا و جوان کراوە بە زمانی خۆت لی تێدەگەی دەمێنێتەوە سەر ئەو توانە ئەو گەنجانە چۆن کات تەرخان بکەن بۆ خوێنەوەش حالەتێکی ئاسایی نییە حالەتێکە جۆرێک لە شێتایەتی ئیستاتیش تێدا هەر کەس ناتوانێت چێژ دەخوانەوەیان بپەڕژێتە سەر خوێندنەوە کاتی بۆ تەرخان یان شتێک دەخوێنێتەوە بە چێژەوە بیخوێنێتەوە چێژی لێ ببینێ بە چێژەوە تۆ بۆ خۆت ئێستا لێرە مەزای کادرایەک مەزە سیر کە لە کونجێک دانیشتۆ کتێبیش پێ ئەم کتێب خوێندنەوە تاسێدا چۆنێکی دانیشتنی فەوق و چۆن دەپرژێتە ئەوە ڕویای خۆی لێڕا هاتنە ئێستا ئەو جیلە زیاتر مەسەلەن لەگەر ئەوەی با نووسین ئەلکترۆنینە سەرچاوەکان بۆ ڕاینە بەس هاوکات هەندێک شت کتاب مەسەن ڕۆمان تۆ ناتوانێت ئەوە وەرگری دەخوێنیەوە بەس کتێب جوانە بتوانێت شتی فەلسەفی کتێب جوانترە زیاتر باوێت